سڵاوتان لێبێت من کامەران حاج عمر ئەم جارە هاتوومەتە ئستەمبول بە دوواداچوون لەسەر ژیانی خەڵکی ئستەمبول بە تایبەت 5 ملیۆن کورکە لەم وڵاتە کار دەکەن بە دوواداچوون لەسەر ژیانیان دەکەم بزانم ڕەوشی ئابووریان چۆنە چۆن داهاتیان دەست دەکەوێت چۆن لەم شارەدا ژیان دەکەن. بۆ هەموو ئەو کوردانەی کە نەکرد کورد خەڵکی سووریا ئێران هەموو ئەو کەسانەی کە بیانین لەم وڵاتە ژیان دەکەن ڕێو شوێنەکانی یاسایی لە تورکیا قڕز بووە. ئەم بەڕێزێکی ئێستا لە بەردەمی منە زیاتر لە 8 ساڵە لە تورکیا دەژی چەند منداڵێکی بووە دەڵێ ڕێو شوێنەکان زەحمەتە ئەمە تەنها بەڵگەیەکی حکومیە تاوەکو بە شێوەیەک لە شێوەکان ناسنامە ناڵێم بەڵام وەکو دانپێدانانێک کە ئەو منداڵە لە تورکیا بووە بۆ خۆی کووردە خەڵکی هەولێریشە دەڵێ بە قانونی ینی بەڕێی شوێنی یاسایی بۆ منیان نەکردووە ناچار بوومە 900 دلار بخەمە ناو زەرفێک بە شێوەیەک لە شێوەکاندا ومەتە فەرمانبەرەکە ئینجا یەک ئیمزایان لەسەر ئەم نووسراوە کردووە. بەڕاستی بەم شێوەیە بوو. ئارە وەڵڵەکە کامەران دوو منداڵم لێرە لەدایک بووە هەردووچیان بە ڕسمی لەدایک بووە یعنی پارەی خستخانەم داوە دۆم بەلگەسی ینی بەیان ویلادەکەیان لێرە بووە ئیدی دەڕۆمەوە دەردەرێن کاکە لۆت ناکەین دەزانن ئەمە عراقینەوە دەزانەمە غەریبەینە لێرانی شەکەمان لۆ ناکەن بکە بیکە نەیکە ناکەن ئیدی بۆ ئاستای برادرە چی دەیگۆ بە پارە لۆت دەکەم 900 دلارم نۆ خستە ناو پاکەتە چی دامە دەستی بە دەقەلۆی تەواو کرد لەو ئەوراقە دەکەیت ئەو ڕاقەتە بەس بتان منداڵەکانم لێرە بەمە دەرێ خێزام خەڵکی عراقنی خەڵکی شارێکی درێستا منداڵەکانم لێرە ماینەوە نەدەتانم بیان بەمەوە لێرە نەدەتانم تووشی گرفت بوو تووشی گرفتمەوە 2 ساڵە 2 ساڵە ناتوانم نە منداڵەکانم لە تورکیای بەمە دەرێ نەبیان بە جنسەی عێراقیەیە منداڵەکان هیچیان نادەنێ لێرە نە قونسوڵخانی عراقی چم لۆ دەکات دەڵێ ئەو منداڵانە دەبی لەسەر ناویداچیان بیان بە وڵاتەکەی داچیان جەزایر ئەو جالۆیان دەکەین دەچمە قونسوڵخانەی جەزایر دەرێن دەبی بیان بێوە عراق یعنی لەو ماوەی مایمەوە ئاخیر عیلاج گوتیان دەبی بڕۆی لە نفوسی تورکیا قەیدیکەی دەچمە نفوسیش دەرێن لەوتان قەید باشە تۆ 8 ساڵە لێرەی 8 ساڵ زیاترە ژیانیشی خێزانیشت پێکێناوە جنسیت وەگرتووە هیچی چم نییە ئەی دەڵێ لە 5 ساڵ کاکە جنسیەکە وەردەگرێت چێکا کامەران دوور لە حرمەت و هەمووی کلاوەت و درێ هیچی شتێک نییە لێرە هیچ بەو شێوەیە نییە هەمووی بە پارێ ئێستا حەزت لێ جنسی تورکی وەردەگری بە پارە خەڵک دەڵێ بە چل دەفتەری بەس بە چل دەفتەری نییە زۆر کەمتریە بەشمانجی وەردەگری ینی هەیە بە ناقانونی ینی واستە واستەکە بەڵێ لەسەر ناوی شەریکەکی شێفەی کرد لە بۆ دروست دەکەن ئەوراقی فەیک بەس هەمووی دەخوا بە 6 مانجی جنسی تورکی لە ناو بەرکتە ژیان لێرە چۆنە ئێستا بەرەو باشی دەچێ خراپ زۆر خراپە تورکەکانی ئێرانە ئەگەر بڵێن بەو ڕەمەزانەی بە عیلەکی گەورە یەک پیدەی دەخۆن ئەویش بە 20 لیرەیە لە دوکانی ئاسایی ناکردن دەستنە دوکانی بەلەدەی دەیکردن هەتا بە 15 لیرە بیکڕن حەز دەکەی بگەڕێەوە کوردستان زۆر ئێستا دەقەچەوە کوردستانی بەسە تورکیای نادم هەموو تەمەنەکەم لێرە ڕۆی بەڵام ناتوانانی ناتوانم هەتا ئیشی ئەو منداڵانە تەواو نەکەم ومێد دەکەم گرفتەکە چاک سەلامەتی زۆر سوپاس بگەڕێیتەوە باوشی ئینشاڵڵا یەک نەسیحەتیش بە ئەو برادەرانەی دێنەوە دەڵێن دەچینە تورکیا و ئەوە ئێرە بەس وڵات نییە سوێن بەخۆ ئێستا خەڵک لەوانەیە لە کۆمنت بنووسی ئەدیلۆ چەند ساڵە لەوێندەری کە ئەگەمە غەڵەتێکمان کرن گۆمەیکە وەکو برایەک پێتان تۆ دەڵی غەڵەتێکمان ئەم غەڵەتێک بوو کردم و ینی ئێستا قیمەتی کوردستان ئێستا قیمەتە چی دەچێ دایرەی خۆمان کا کامەران ئەگەر ئیشەکەش لە بۆرنەکە ڕێگاک پیشان دەدا بەس لێرە هەر جوابت ناداتەوە لای خۆمان دەچێ پاسەپۆرتی هەمووی برام جوابت دەدەنەوە ئافرەت لەگەر حرمەتت دەگرن لێرە هەر جوابت نادەنەوە.
لێرە لە ستەمبۆڵ کۆمەڵک چیرۆکی جۆر بەجۆر هەیە بەشێک لە گەنجانی هەرێمی کوردستان کە سەردانی تورکیا دەکەن ئەمان گیانە لێرەوە بچنە ئەوروپا. کاک ئەحمەد یەکێکە لەو گەنجانەی کە ئەمڕۆ گەیشتیە گوتت لە مەتاری ستەمبۆڵ لە مەتاری سەبیحە لە مەتاری سەبیحە ساعاتێک دیگەم لێندا بۆ سەبیحە بۆ تووشی دەسەر نازانم هێستا کەس نازانم مەقسەدیان چی مەسەرەکەش چێ نازانم یعنی تاشقەرەت هەر پێ دەفرۆشم موبایلەکەیان سیر کرد موبایل وشتیان ئەوە کردم ساعاتەکە منیان دانیشان ساعت؟ یەک ساعت زیاتر منیان دانیشان لێندا یەک ساعت یەک ساعت زیاتریش دواتر دواتر ختمەکی سۆریان لێداوم زانی دیپۆرتم بەزە سەری نووسرا بوو تەواو دەتانی بڕۆی چمەڕە ڕقم یەک عینە تەلەفۆنی کردو گوتم مەسەلە چییە؟ گوتیەوە سنی ئینگلیدار میگوریانی گوتیەوە پەیوەندی بە توێ نییە بەڕێ کردم هاتمە دەرێ لێوێندە باشە پێم بڵێ تۆ ئێستا بۆ گەشت هاتیان وڵی نیەتی ڕۆیشتم هەیە چ دەرەوە ئارێوەڵە یەکەم جارە یەکەم جار نییە دوو جارم خۆ لە ڕێدایە نەگەیشتیمێ مەسرفت ڕۆیە مەسروفم ڕۆیشتە ڕۆیشتێ مەسروفم ڕۆیشتە برادر هەبووە لێرکانە مەسروفی هەبووە بەسی چل وەرەقا بە 50 وەرەقە مەسرفی هەبووە حکمی وێ من لێرکانە جێ و مەکان و برادر و شتیوارە هەبووە بڕەمتر من ڕۆیشتیان باشە بەر لەوەی گفتوگۆکەمان دەست پێکەین کاکە ئەحمەد تۆ گوتێ لە دەرەوە ئەو کاتەویستم بچمە یۆنان لە ڕێ نازام لە قابات مامەوتەوە پێشکاوە چ بۆ بەسەرات لێرکانە شۆکی ئەمەیان سواری دۆڵ مشەشی کرد ئەمەیان بردە نقطەی لێرکان لۆ حدودی یۆنان لە محەڕەمە ئەمەیان دانیشاند حرەمە جێەکە کەسی لاقی بێدانێ ناتان کەس دەستکاری کاتن لە نێوان تورکیا و یۆنانە تورکیا یۆناوزە ئەسکەری تووچی هاتنەمە هات هەمومانی ئەمەیان تەفتیش کرد و ڕسمەچیان گرتین بە جەماعی گوتی ئیشاڵە دەردەچن هەر ئەوەندەیان گوتیان ئیشاڵە دەردەچن و لێندەری شەوەک مامەوە شەوەک تقریبان 20 ساعتەکەوا لە مامەوە دەرچووی سارد نەبوو بەرێوەڵا زۆر سارد ترستان نەبوو ترس و شتی نییە چکە هەز بە ترس ناکەی چکە ئەسکەر و شتیوالە بە پێشت دادێت زادە چ خۆڵە تێکەڵتان نابێت ئەتێکەڵت نابی چکەت لە محەڕەمە دانیشتی پاشان ژنیە یەک کەس نییە گروپە هەر گروپ و یەکە چیە ڕێبەرەکانی ئەفغانیە و پاکستانیە و سووریە و هەر کەسە کوردی خۆشمانی تێدا ڕێبەراتی دەکاتن بەڵام بێگانە زیاد بێگانە زیاترا گروپ پشتیوالەیە دەکەس 20 کەس 30 کەس 50 گروپەوە لەوا لە دادنیشیانی دەبتە 50 کەس ئەوزە گروپ دەڕواتن ئەو شوێمە لەناو ئاوەکەی پەڕینەوە سێ قاچاقچیەوە بوو 2 ساعت پێی دەکەی سیارە لۆ دادەبەزیتن سوای سیارێ دەبی دەچێت ساڵۆنی لە ساڵۆنی دەتبەستە ناو شقەچی لۆ ئەسینای دەڕۆی جیا هاتە چۆکە جیاتە چۆکانەرێوەڵا هیچ دیوا لەژە گۆڕێنە بوو ڕۆیشتی لێندە تقریبان وڵی 7 ساعت ئەمە زیاتر پێما کرد ئەین سا 12 شێ بوو پەڕینەوە لێ ئەو لای 11 کەس بووین ئایلە چشمان لەگەر بوو ژن و مێردەکمان لەگەر بوو لەگە منداڵەچی ئەوانی کەس زیاتر سێ کوردی کەمان لەگەر بوو ئەوانی کە مسری بوو چکە هەموو قۆم منداڵەکان چۆن بوو ئەگەر بە کورتی پێم بڵیت منداڵەکان یەک منداڵمان لەگە بوویش بە سایداک و بابی و گەنجانە خۆ ڕاگرت و تەحانی گەنجەکان هەڵیان هەڵیان گرت لە ڕۆیشتن ئەمە لێوێندەر بەربوومەوە لاق ڕاستم قرتەی لێ هات پێم سوورە باشە یارمەتیاندام بەس هەرسی لەسەر دروست بوو مەترسیم لەسەر دروست بوو بە پاشیش دەکەتمەوە دەستیان ینی ڕیان دەچێشم هەری بە پاش دەکەتمەوە دەڵێن ئەو ڕێگای مەرگە وایە ئەرێ وڵای مەرگە مان و نەمان ئەو زەباوت چ لە باسکەم کە چم دیت لێوێندە کە چیت کە بەسەرم هات لێوێندە یەک لاقیشم نشکە هەردوو لاقم شکام لێندە نازانام ئێستا کەش لاقەکەی لۆشکام یۆنان بە ئیسراحەتی تەماشا دەکاتن بەخدیاوەرە خۆش شەنسە لە 20 وەجبەی ئەگە وەجبەک دەرچیتن ئەگە لە 20 وەجبەی ئەگە وەجبەک دەرچیتن یانش ئەگە بە ئینتیفاق بتپەڕێنەوە ئەگەر لەگە پۆلیسەکان ئینتیفاق پشتیوالە بکەن دەستیان بگاتێ لێندرەمە گیرین ئەمە ڕۆیشتن ئەو هەموو مەسافەی پۆلیسی نەهات ئەمەیان فرێدان ناو سیارەکی شاحینە بۆ ئەمەی فرێدا پشتی دەرکەی لەسەر قەپات کردین دوای ئەمەیان هینا خوارێ یەک ئەوە جانتا و شتەکانمانی پێداکەنان ئەنگستی لەو پارە و نازانم چ هەر شتەکەت پێبیتن
هەموو خەڵک زۆر گیرا بوو بالۆت باسکەم ئەو بە کورتیم کات هێشەیە خەڵکەکی زۆر گیرا بوو زوبەر ئەو خەڵکی کە دەگیرن خەڵکی چێن دەرن هەموو قەومە هەموو هەموونەتەوە شتێدایە ئێرە زیاتر عێراقیە زیاتر عێراقیە لۆ خەرچی ڕۆیشتن زیاتر عێراقیە جیران زوبەرجی شتەم لە بەدا دەکەنێتی بتن تاشات دەکاتن زوبەرگەکە دەداتەوە ئەو وەختی ئەمەش چوینە ناو قاوشەکی قاوشەکە کو بوو یعنی بە قورعان هەندی خانیەکی 150 مەترەشی دەبوو 170 نەفەری زیاتر لە ناو دانیشت بوو نەنانە دەداتێ نە ئاو دەداتێ نە یەک شت دەدات بە بەراورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوو وەستانی هەناردەکردنی نەوتی کوردستان بۆ تورکیا و دەروێ وڵات وای کردووە نرخی بنزین و سوتەمەنی لە وڵاتە زۆر گران ببێت بینەی هەرە زۆری هاوڵاتیانی تورکیا لە جێتی ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان میترۆ پاس بەکاردێنن بۆ ئەوی بچنە سەرکار بگەڕێنەوە ماڵی خۆی. ماوەیەک بەر لە ئێستا بەشێکی بەرچاو لە کاسبکاران دەهاتنە تورکیا کەسابەتیان دەکرد پرۆژەی جۆربەجۆریان ئەنجام دەدا کۆمپانیای جۆربەجۆر هەبوو بە تایبەت لە کەرتی گەشت و گوزار ینی من پێشتر کە لێرە بووم خەڵکێکی زۆرم دەبینی کۆمپانیای گەشتیاری دادەنا لە ڕێی فڕۆکە لە ڕێی پاس خەڵکێک دەهات بۆ گەشت حەز دەکەم بزانم ئێستا دۆخی گەشتیاران هاتنی گەشتیاران بۆ تورکیا بە چ شێوەیە کە بە تایبەت لە ڕێی پاسەوە گرفتەکانی بەردەمیان چێ سڵاوتان لێ بێ ماندوونە بن چۆنن باشن یاخۆ هەر باش بن دەخوازم بپرسم ئێستا گەشتیاری هەرێمی کوردستان و عێراق زۆر دێن یان کەم دێن ئێستا ڕێژەی گەشتیاران لە کوردستانەوە بۆ وڵاتی تورکیا زۆر کەم بۆتەوانێت بە دەرەجێک بەهۆی کەمی فیزەوەیە دومیشان بەهۆی ئەو ڕێژە زۆرەی دیپۆرتکردنەوەی هاوڵاتیان لە تورکیا بۆ کوردستان ئەمەش ئەروای کردو کە گەشتیار زۆر کەم بێتەوە جاری وایە ینی تاجرمان هەبوو لە وڵاتەیە مانگانە 3-4 دەفتەر پارەی فڕیاوتە ناو ئەم وڵاتەوانێ بەڵام لە مەتاڕ دیپۆرت کراوەتەوانێ بەبێ هیچ هۆکارێک 3-4 دەفتەری خستۆتە ئەم وڵاتە بۆی ئیشی تێدا بکە کارەکەشی هیچ شتێکی لەو بۆ نمونە خراپ نەبوو قاچاق نەبوو کام فڕۆکەخانە سەبیحە لە سەبیحە زۆر هاوڵاتیان ینی فڕۆکەخانەی سەبیحە زۆربەی جار لە فڕۆکەخانەی سەبیحە کێشە بۆ هاوڵات کورد یان عەرەب کورد بە تایبەتی لە مەتاڕی سەبیحەوە لەبەرەوەی سێری ناو مۆبایلەکانیانەکەن ئەگەر شتێکی بابەتی کورداتی تیابێ ئەمە یەکسەر ئەوە بن شتێکە خەنە گومانێکە خەنە سەریان و لە ریپۆرت دەکرێنەوە ئەو احتیمالە هەیە ئێستا من خۆم مشتریم هەیە هاوڵاتیەکە لە ینی ساڵانە لێرە پاری باش دانێ لێرە بۆ جلبەر کڕین و دوکانی جلوبەر و پێڵاوم شتانی هەیە بەڵام 2 ساڵ پێش ئێستا دیپۆرت کراوە تا ئێستش کەس ناتوانێت هیچی هۆکارێک بۆی چاکاتەوە باشە باسی ویزەت کرد جیاوازی هەیە لە نێوان پارێزگاکان یعنی ئەوەندەی من ئاگادار بووم لە هەولێر کێشە نییە بۆ ویزەی تورکیا کێشەنێ بەڵام لە ناوچەکان و قەزاکانی بە دەوروبەری سلێمانی زۆر بە دەرەجەیەک کێشەیە فیزیان نادرێتە یعنی لە سەتا ئەگەری هاتنەوەی 120 ڕەفسەیە ڕەفس زۆر ئەگرێ بۆ یەک ویزە $125 و زیاد $5 بۆ هەر فیزەیەک و ئەگەریشی هەیە کە دیپۆرت ئەوە ڕەفس بێنێتەوانێت پارەکەش ئەڕوات بۆت ناگەڕێتەوانێت پارەکە زۆر نی ویزە زۆرە لە چاو ساڵانی پێشوە زۆر بۆ چکە ساڵانی پێشوو $10 بۆ زۆر VIP بووە $8 بۆ ئێستا ینی مەمنونی بەس بێتەوە یەک مانگیشت بۆ بێتەوە 185 و ڕەفزیشت بۆ دێت بەخشان لە 2018 من هاتو چۆن بە پاس کرد $6 لێ وەرگرتم ئێستا بە چەندە؟ ئێستا بە $30 $30. $30. 30$. 30$.
دابەزیوە لە ڕووی گەشتیاریەوە بلیتە نردنەوەی شمەکەمانە هەمووی دابەزیوە بە عاملێت وڵاتی تورکیا بۆ کوردستان ینی کەمی ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ تورکیا و ئەستەمبول وای کردووە نرخی بلیت بۆ بە $30 بۆ هەولێر بۆ زاخۆ بۆ دوهۆک جارە بۆ کەرکووکیش کە تەنانەت سێرڤیزێک بینی هەولێر بۆ کەرکووک کە پاسەکانی تورکیا داخڵ نابن سێرڤیزێکیان بۆ گری 40,000 گەشتیارێک بە پاس بێت لە سنووری ئیبراهیم خەلیل کێشە دەبێ یان باش 3 ڕۆژ ئەمێنێتەوە لە گومرگ ئەوەی ژەرۆکارێک ینی گەشتیار دەنینێتەوە گەشتیار 3 ڕۆژ لە حدود ئەمێننەوە لە بینی ئەو پردەی کە لە بینی تورکیا و ینی بەجدی کەسێک بە پاس بێ 3 ڕۆژ ئەمێنێتەوە زەمە گرفتەی گەورەیە ئەرێ وڵا زۆریش یعنی ئەوە کەسیشیان یعنی ئەو هاوکاریان نەکردین لەو ڕۆکە بۆمان چاکەن تۆ بەڵگەت هەیە لەسەر ئەمە بەڵگەم هەیە و ئەتوانن خۆتان سەردانی گومرگەکانی کوردستان کەن بەس بڕۆن سەری گومرگی ئیبراهیم خەلیل کەن یعنی 3 ڕۆژی ڕێک هەوڵاتیمان هێوەستاوە نەخۆشە یعنی نقصانە ئەبێ بوەستی بە ساری ئۆزێل یان تایبەت و بە پاسەکانیش ئەوەستن. دەگوترێ هەر کەسێک کە شتێک دێنێ لە دەرەوە بۆ نمونە ئەم جلە بە $3 بێ لە هەولێر یان لە سلێمانی دەیفرۆشێتەوە دوکاندارەکان بڵێن ئەوانەی دەداتە دەستی خەڵک $7 یان قازانجە ئەمە تا چەند ڕاستە مەسەلێت جملە فرۆش ناتوانێت ئەوەندەی وەرگێت جملە فرۆش بەس مفرە فرۆشەکە بەڵێ دێ مفرە دەکە کە دێ $3 پێ بدە بۆ حکم ئەو دێتە تووشە مەسروفاتی تکتی تارێ مەسروفاتی خواردنمانەوەی ئێرە هەمووی دەخاتە سەر پارچەکەی کە نی خاتە سەرۆ پارچی بۆی دەرنان کەوای قازانجش زۆر دەخاتە سەر باشە لێرە خەڵک دەڵێن جا بۆتەوە فەقیر زۆر ماندووە دەوڵەمەندیش زۆر دەوڵەمەندە یعنی لە تورکیا ئابوووریەکە وای لێ کردووە و دووچینێ بە بەزەقی نیشانداوە هەتا چەند ڕاستە ئەمە ناخۆی ئەو دووچینە لە تورکیا دەرناکەوێت هەیە هەم فەقیریش هەیە هەم دۆڵەمەند پێ هەشە لە هەموو دنیادا فەقیر و دۆڵەمەند پێ بەس لێرە هەموو کار دەکەن ینی معمەلم پێشی دێت خاوەن معمەلە 300 کەسی ئیش دەکە بۆ خۆی یەکێک وەکو کرێکارەکان ڕۆژانی ئیش دەکەن باشە لە کوردستان دەبینی یەکێک فەرمانبەرە یان کاسبکارە باواز لە فەرمانبەران بێنین مشکلەی فەرمانبەر نەخینە ڕوو دەبینی یەکێک کاسبکارە ئیش دەکە تەواوی خێزانەکە بەخێو دەکە لە تورکیا و حالەتە هەیە یان دەبێ هەموو کار بکە هەموو کار نەکات ئیدارە ناکەن هەموو کار نەکەن مەسەلە ئێستا لە عایلێکی دە 4 کەسە کە هەر 4 کەسەکە ئیژنەکە ئیدارە ناکات چونکە لێرە هەم مەسرف گران بووە هەم داهاتەکەشی خراپ نییە مەسەلە ئێستا عملەیەشی احتیادی مێ لێرە ئیش دەکە مانگە $600 دەدەمێت بەس ئەو $600 چەندی بخوات چەندی بدا بکرێت تاکە شەخص زۆر قورسە لێرە باشە خەڵکی ئێمە کار دەکەن نایکرد خەڵکی ئێمەی باشووری کوردستان لێرە یعنی ئەوەی کە لێرە دەژیا نایکرد حەز بە ئیش ناکە نایکرد چونکە خۆم ئێستا معملێکم مێز 35 کەس ئیش دەکە تەنها 2 کەس ئیش دەکە کووردە لێرەکانەدا زیاتر لە هەردوو دوکانەکانم زیاتر 9 کەسم ئیش دەکەن تەنها 4 کەسیان کووردە ئەوکەنی کەمە عەرەبە ناچاری تۆ خەڵکی بێگانە بێ ئەگەری خۆمان هەبێ کوردی خۆمانە بێ کاری طبعاً من 90 مشتریەکانم عێراقیە گۆشت گرفتێکی مەزنە من هاتوومەتە لای وەستا فەرهاد وەستا فەرهاد سڵاوت دەبێ ماندوو نەبی ماوەش زۆرە تۆ لێرە ئیش دەکەی دەڵێن گۆشت زۆر گران بووە هەرێوەڵە کاکامەرە گۆشت لەگەر 2 ساڵی پێش ینی زۆر نا زۆر فەرقی کردێ ینی ڕۆژانە زامی دێتە سەر ینی بە تووشی پێدرێن زام ینی باجی دێتە سەرێ زیاد دەبی ئێستا تەواو ینی گران بووە گۆشت ینی بە خاوی 630 لێ باشە بۆ چێشخانەیەکی وەکو ئێوە گۆشت کیلۆی بە 630 لیرەیە یعنی تقریبان 30,000 خۆمان زیاتر دەکات 31,000 32,000 ئەگەر هەڵە نەبم بەڵام بۆ هاوڵاتێکی تورک لەوانەیە گۆشتەکە لە بازار بکڕێ کیلۆیەک زیاتر طبعا فەرقی هەیە فەرقی زۆرە لە بەرەوەی ئێستا ئێمە جملە دەکرێن ینی بە جملە لەومە حیسابە بەس خەرکەکە مەسە کابرا دەچێت 1 کیلۆی دەکڕی لەوەی گرانترە احتیمالە 700 بەسەرەوە نەبی
يعني 750 ئەوانە دەبێت. باشە ئەوەندەی من بزانم کەمترین موچە لە تورکیا 15 ملیۆن لیرەیە 15 ملیۆنەوە نیە 15,000 بەێ لیرە 15,000 لیرەیە کەمترین موچەی برن سەربازیان یعنی کەوایە دەکرێت بڵێن ئەگەر بێوێ گۆشتی بکڕای 20 کیلۆیەکی پێدێ طبعاً هەرەوەندەی هەرەوەندەی پێدێ باشە دۆخ چۆنە خەڵک دەتوانێت گۆشت بکڕێ دەتوانێت خواردن بەویستی خۆی بخوا لە ستەمبۆل هاوڵاتی تورکیا دەڵێن من بە خودای ناوەڵە ناوەڵە یعنی وەکو پێشتر نیە پێشتر قسە نمونەت لە دەینم ئەمە لە فەی گەسمان دەدا بە 10 لیرە 12 لیرە ئێستا بە 120 لیرەیە یعنی یەک و چەند بەر لە ئێستا باسی 6 ساڵ بێژ ئێستا دەکەم لە بیدایەتی یعنی یەک و نۆ فەرقی هەیە لەگە ئێستا یعنی ڕۆژ بە ڕۆژ گران بووە لە وەختە هەموو ڕۆژ گران دەبێت تۆ باسیوت کرد لێرە لە فەیەکی گەز کە لە لای خۆمان پێی دەگوترێت گەز بە 120 لیرەیە بەڵام هەر بۆ بەرچاوڕوونی ینی لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە بەڕێزانم نرخی خواردن لە ستەمبۆل بە تایبەتی جیاوازی هەیە ئێمە وەکو ستافی کوردستان دوچار سەردانی شوێنێکمان کرد لە شەقامی ئیستقلال لە ستەمبۆل لە فەیەکمان خوارد لەگەڵ یەک ماستا و بە 320 لیرە بەس دای تۆ بەوەندەیە ینی بۆچێ و جیاواز زیاتر ئیمە ینی خەڵکەکانی خۆمان دەخوایان تورکەکان بە دەگمەندین لای مەناین دەخۆن یعنی بە سوتفا خەڵکەکە خۆشمان بە خۆت دەزانی ئەوەی کە لێرە دوانی لە هەندێک شوێن استقلالی نرخە بێ بەخوای لێرە کۆنتترۆلی ئەوە نییە چاودێری نییە یعنی هەر کەس بە کەیفی خۆیت ینی فرۆشتن بە چەند دەفرۆشی کەس نارێت لەوە دەکەی ئەو دەبی مشتێکەکە خۆ ڕازی دەکەم. Beni unutma, unutama inşallah. Unutursan kahrolurum, bilirim böyle olmaz. Beni unutma, unutama inşallah. Unutursan kahrolurum, bilirim böyle olmaz. Bu havada gidilmez, güneşte günde gidilmez aslında. مێژووی تورکیا پێمان دەڵێت کە لەم وڵاتەدا هەر 20 ساڵ جارێک ئەم وڵاتە تووشی قەیران دەبێت ئێستاش کە گۆشت و تەواوی خزمەت گوزاریەکان نرخەکەی یەکجار زۆر بووە لیرەی تورکی ڕۆژ بە ڕۆژ نرخەکەی دەشکێت ئەمە ئاماژەیەکە کە ئێستاش ئەم وڵاتە بەرەو قەیرانێکی قوڵ دەچێتەوە باجەکەش تەنها هاوڵاتیانی ئەو وڵاتە دەدا تاوەکو جارێکی دیکە ئابووری ئەم وڵاتە بەرەو قۆناغێکی باشتر بچێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.